والله ژیان و گوزەران کوبی لە کوردستان کوبی ژیان بەتەمەن چۆنە بە تو پێم بڵێ کووە وەڵی سفرە باڕەکانیان کردی تۆ مزگەفتیان قەبات کردی آخر چ بریم نازم چ بریم چ بازاڕێ زیانی زیاترە یا مزگەوتێکە مزگەوتی خوای لێ دەکرێت کامی زیانی زیاترە بۆ خەڵک مزگەفت بۆ عیبادەتی خوای لێ دەکرێ و بازار چییە؟ مزگەفتیان هەر کەس مزگەفتی لە فکر نمایە چێ مزگەفتی لە فکرمایە باش ئێستا ژیان و گوزەرانی خەڵک بە گشتیەوەی گەنج چۆنە؟ وەڵا چۆن بی دەڵێن خەڵکەمەوەی بێزارە وایە؟ ئارێ وەڵا یەک بە خۆم بێزار ئیش و کار چۆنە؟ ئیشم نیش تەکسیە وەڵا ئیش هەیە ئێستا ناوەڵا لە سبێنێکەوە هاتیمە دەرێ خوا دەزانی 2000 میش کردی خوا گەورەیە خوا دەزانی 2000 میش کردی کاسبی توش لەسەرەوەیە ئارێ وەڵا کرێتیمە و ساعب ژن و مار و مندارم و ئارێ وەڵا چییە بەڕای تۆ کە ئێستا و بێزاریە تەواوی کوردستانی داگیر و تەنها کۆڕۆنا سەبەبە؟ ناوەڵا حکوومەتەکەشمان ناوەڵا لە بەدەوی خۆیان ئاگان لە دەوی فەقیری هەر نمایە چۆن چابێ و مەزعەیە وەڵی بە حیاتی بڕۆ ناکەم چابی ناوەڵا ئارێ وەڵا خراپتر بی باشتر نابی هەتا ساعبی و حکوومەتەی بی دوورکەوتنەوە لە خوا و دوورکەوتنەوە لە دین یەکێکە لە هۆکارەکانی بێزاری بەڕای تو خەڵک ئێستا لەگەڵ دین چۆنە؟ وەڵا سفرە ئارێ وەڵا چێ خوای لەبیر مایە کەس خوای لەبیر نمایە